بێرانی عزیز سڵاوتان لەوێ من یادگار فایەخم لەم کاتژمێرش بەردەوامە بن لەگەڵتان بۆ قسەکردن لەسەر تەوەرێکی بە شێوەیەک لە شێوەکان ئانی و هەنووکەییە لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان کە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دیسانەوە کۆبوونەوە و قسە لەسەرەوە کرا کە ئەو دۆخە ئاڵۆزە یاخود ئەو زمانە زبرەی لە نێوانیان هەیە هیچ نەبێت لەسەر ئاستی قاعیدە و بەرپرسەکانیش تۆزێ ئاسایی بکرێتەوە و تۆزێ ئەهۆنتر بکرێتەوە لە ناو ئەمانە شەقسە لەسەرەوە کرا کە ڕێکەوتنامەی ستراتیژی نێوان هەرێک لە یەکێتی و پارتی هەموار بکرێتەوە و تەنانەت باس لەوە کرا کە ڕێکەوتنامەیەکی دیکە بنووسرێتەوە و واژۆ بکرێتەوە و تەنانەت گوایە ڕێکەوتنامەکە فراوانتریش بکرێ و لایەنی تریش بێتە ناو ئەم مەسەلەیەوە. ئێمە بە زۆر ناڵێم لەسەرەوە بۆ ئەم بەڕێزانەی جێهێڵم قسەی لەسەر بکەن. تەورەکەمان تایبەتە بەوە بە میوانداری دوو مامۆستای زانکۆی ئەزیز هەریەک لە مامۆستا ئەحمەد میرە و هەروەها دکتۆر ڕێبوار کەریم مەحموود بە خێراتتانەکەم سەر و سەرچاوماناتن. مامۆستا ئەحمەد من لای تۆ دەست پێ یەکەم، ینی لە تازەترین شتەوە دەست پێ بکەین هەرێک لە نێچیرەڤان بارزانی و مەلا بەختیار لە پارتی و یەکێتی ئەڵێن لە داهاتوویەکی نزیکدا لیژنەیەک دائەنرێت بۆ هەموارکردنەوەی ئەتیفاقیەی استراتیژی و نەکەڵوەشانەوە کۆتایی پێهێنانی خاڵی تێدا ئاگۆڕێت و سەر لە نێدانەیەکی تر ئیمزاکەنەوە. ئەمە چیمان پێڵێت و تێبینی تۆ؟ یەکێک لەو نەکبەتە سیاسیانەی کە لە دوای شەڕی ناوخۆ بە میرات ماوەتەوە بۆ پرۆسەی سیاسی لە کوردستانە ئەو شتەیە کە نەوێت ناوە ڕێکەوتنامەی استراتیژی نێوان پارتی و یەکێتی. مەسەلەی دیموکراتیەت و مەسەلەی گەشەکردنی سیستەمی سیاسی باجێکی زۆری داوە لەژێر چەتری ڕێکەوتنامەی استراتیژی. ئەمە ڕەنگە پاساوی پارتی و یەکێتی ئەوە بوو بێت ئەم ڕێکەوتنە بۆ ئەوە بووە کە مەترسی شەڕی ناوخۆ دەربخەنەوە. تەبان بۆ ئەو هێزانی کە بڕوایان بە مەسائیلی دیموکراتیەت نییە، بڕوایان بە مەسەلەی ئاڵوگۆڕی دەسەڵات نییە، یا بڕوایان بەوە نییە یەکێ لە دەسەڵات و یەکێ لە دەرەوە بێ ئۆپۆزیسیۆن بێ، ئەم شتانە ڕەنگە شتی سروشتی بێت. بەڵام مەسەلەی ئەو کۆبوونەوەی ئەخیری مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی بە بۆچوونی من زەرمەندی یەکەم تیا جارێکی تر یەکێتی لە ڕێکەوتنی استراتیژی زەرمەندی یەکەم بووە. ئەم جارش لەبەرەوەی لە دوای 21 هەڵبژاردننی ساڵی ڕابردوو خطابی سیاسی یەکێتی و خطابی میدیایی وەدەوەدە لە ژێر هەژبوونی پارتی دەرەچوو، واتە جارێکی تر یەکێتی بە ئەو ناسنامە سیاسی خۆی وەکو حیزبێک جیاواز لە پارتی ڕۆیای بۆ سیاسەتی نەوخۆی، ڕۆیای بۆ سیاسەتی دەرەوە، ڕۆیای بۆ پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا جیاواز بوو لە پارتی دیموکراتی کوردستان. بەڵام گەڕانەوە جارێکی تر بۆ ژێر چەتری ڕێکەوتنی استراتیژی ئەم ناسنامەی لێ یەکێتیە سێنێتەوە، چونکە گرفتی یەکێتی لە ڕێکەوتنی استراتیژیە بریتی بوو لە ونبوونی ناسنامەکەی لە ژێر ئەو چەترەیە کە پارتی مستەفیدی یەکەم بووتیە. واتە گەڕانەوە جارێکی تر بۆ ئەمە لە ئێستاوە ئەگە سەر بگرێ بە تعدیل بێ یاوە خۆی بمێنێتەوە، جگە لە هەڵوەشاندنەوە یەکێتی زیانێکی گەورەیەکە، چونکە پارتی لە ئێستادا ڕەنگە ڕێژی سیاسەتی هەرێمیەکە، ڕەنگە ڕێژی سیاسەتی نێوخۆیی دەکا، ڕەنگە ڕێژی سیاسەتی هەرێمەکە لەگەڵ بەغدادا، ڕەنگ ڕێژی پلان ئەمنیەکانەکە ئابوووریەکە هەموو شتێ خۆیەتی. حەقی خۆشی نییە کە سیاست بکات، حەقی خۆیەتی بەڵام خۆی و ستانداردەکانی حزبەکە ڕێگەی پێدات و دوجاریش لە بەرژەوەندی خۆیدا بیشکێنێت. بێگومان پارتی سەرکەوتوو بووە لەو یاریەی کە لەگەڵ حیزبەکانی هەرێمی کوردستانەیەکە، لەو یاریە سیاسی لەگەڵ هەم گۆڕانێکە و هەم لەگەڵ ئیسلامیەکانێکە و هەم لەگەڵ یەکێتیەکە و لە هەموو ئەمانە شاتوانیویەتی ئەو مەدە دژە پارتیە یا ئەو مەدەی کە پارتی قبوڵ نییە وەک هێزی یەکەم لە کوردستاندا یاخود لە دەرەوەی ئەدەبیاتی پارتی دیموکراتی کوردستانن هەر جارە و بە جۆرە لە جۆرەکان بەهۆی نزیک بوونەوە لە خۆی لەم مەدەباوە لەو حیزبە با کە لەم مەدە دوورەکەوێتەوە. لە هەڵبژاردننی 25 حوتەوە بەدواوە کاتی یەکەمی گۆڕان بۆ ململانەی لەگەڵ پارتیا بریتی بۆ لەو ئەدەبیاتی کە بۆ گۆڕان لە پارتیەوە دوورە و سوودی باشیشی لێبینیوە. لە دوای 21 یەشەتی ئەم کاتەی لە بزوتنەوەی گۆڕان وەرگتەوە و سوودی زۆریشی لێبینی لە سی نیسانی گەر تۆکو مامۆستایەکی زانکۆوەکو ڕۆژنامە نووسێک پێت وایە کە دیسانەوە یەکێتی برا بچووک ئەبێتەوە و زەرەر لە وتیفاقی ئەکاتەوە، بەرپرسانی یەکێتی درک بە مەترسیە ناکەن و وەکو خۆ دوتت
تۆزێک لە ژێر هەژمونی پارتیا تۆتە دەرەوە هەستەکەی یەکێتیەکەیە ئەوەی کە جاران بەو زمانی خۆی قسەیە کرد و یەکێتیەکی ینی چۆن بڵێن گەر بتوانین بەکاری خاوەن ئیرادەی خۆی بوو هەست ناکەی دیسانەوە چێتەوە ژێرەوە ئیرادەیە بەرپرسەکان هەست بە مەترسیە ناکەن مەترسی سەر لە نوێ هەموارکردنەوەی ڕاکەوتی استراتیژی لەوە چڕ نابێتەوە کە تەنها یەکێتی زەرە دەکە هەر مەسەلەی سیاسەتکردن و پرۆسی سیاسی زێرە دەکە یەکشت هەیە ڕاستە فرەی ڕۆشنەوەیە بۆ دواوە زۆریش فرەی حزبی شتێکی سروشتیە بۆ مەرجەی ئەم هێزە سیاسیانە لە ڕووی خطابی علامی و سیاسی و یەکتری سفر نەکەن واتە وایدا نەنێن مادام من لە چوارچێوە ڕێکەوتی استراتیژیانیم کەواتە ئەپۆکێمەوە بەڵام سەرکردایەتی ئێستا یەکێتی لە دوای سی حوزێران ڕاستە لە ڕووی جەماوەریەوە بەهێز بۆتەوە و لە هەڵبژاردننی شاتوانیوێتی گرەوی سیاسی خۆی بەرێتەوە سەرڕای ئەو دۆخە خراپەی کە لە ناوخۆی یەکێتیە هەیە باڵباڵێنێکی زۆر ئێستا یەکێتی بە فعلی دوو حیزبە دوو حزبی دیارە دوو سیاسەتی جیاوازی هەیە ئەگە سێ سیاسەتیش نەبێ بۆ هەموو شتەکان جیاوازن دوو مەدی سیاسی زۆر بەهێز لە ناوی یەکێتی نیشتیمانیا هەیە دوو ئەرەسەی جیاواز بەم حاڵەشەوە توانی ناسنامەی خۆی بسەلمێنێ بەڵام لە مەسلەی دەستکەوتەکان لە هەرێمە ترسی یەکێتی لێ خاڵە مامۆستا خاڵەکەژەوەیە ببوورە بە یەک دێر خاڵەکەژەوەیە سەرکردایەتی یەکێتی لە ئێستا پێی وایە گۆڕان شوێنی ئەوانی گرتۆتەوە بەهۆی نزیکاتی لە پاتیۆ پێگەی گۆڕان لە ناو دەسەڵاتە بەهێزە بێ وەفعلەنیش وایە یەکێتی بۆ گەڕانەوە بۆ نێو ڕێکەوتنی استراتیژی لەم بەهێز بوونەوە بە بەڵێ من دێمە وڵات بۆی قسە لەسەرەوەش بکەین ڕۆڵی گۆڕان لە ینی تۆخکردنەوەی گرژیەکانی نێوان یەکێتی و پارتی دکتۆر ڕێبوار دووبارە بە خێراتن دەکەم زۆر سپاس لە دوا قسەی مامۆستاوە دەست پێەکەم ینی ئەڵێت بەشێکی مەترسی گەر بتوانم وەکو خۆی بیڵێمەوە یاخود ترسی یەکێتی لەوەیە کە گۆڕان جێگەی ئەوی گرتوێتەوە ئەمە قسەیەکی شەهر لەوەتی بینی پارتی و گۆڕان وا خۆش بۆ و زوو و سەردانی یەکتر ئەەکەن ئەم مەترسیە هاتوۆتە ئاراوە پێت وایە یەکێتی لەم دیدەوە یاخود لەم وجهە نەزەرەوە هەڵباتەوە ئەم ڕێکەوتنامە استراتیژیە کە ئەو ترێم مردبوو دیسانەوە زیندوی بکاتەوە بەڵێ لە ڕاستی ئەوەی کە گرنگە ئێمە بیزانین ئایەکێتی چی بەسەریان پارتی چی بەسەر لە قۆناغی داهاتووی ڕێکوتنامی استراتیژی ئەوەیە بزانین ئەم ڕێکوتنامێت چۆن هەموارەکرێ هەموارکردنەکە پێمانەڵە یەکێتی ئەچێتە ژێر ئیرادەی پارتی یەکسانە بن پارتی کەمی بەرەکەوێ یان هەر شێوەیەکی تر چکۆ جەناب تەنەزان ڕێکەوتنامەکە بریتە لە دابەشکردنی دەسەڵات لە قۆناغێک لە قۆناغەکانە بەڵام لەبەرەوەی ئێستا دەسەڵات نەبووە ینی تەواوی دەسەڵات بە هەموو وڵاتە بە 50 لە نێوان خۆیان نەدابەشکرا ئەوەش هەمووی پێوتێ دەسەڵات یعنی دەسەڵات بە هەموو جونگەکانی و لێرەیە کە بەبوونی هێزی سێم کە پێم وایە ئەم هێزی سێمە هەر خۆی بەرەنجامی ئەو یەک نزیکبوونەوەی یەکێتیە لە پارتی لە قۆناغی ڕابردووە حقیقەتێک هەیە بۆ وایە یەکێتی بیزانێەوە زۆریش باس کراوە ینی کە ئێستاش لە سی نیسانە لە هەڵبژاردننی سی چوارە زۆر بە ئاشکرا دەرکەوە و هێزەی کە یعنی بەشێک کوتلەیەکی جەماوەری هەیە لە نێو هەرێمی کوردستانە کە قبولی نیە هیچ هێزێک لە پارتی نزیک بێتەوە بەمانایەکی ترکاتێک کە یەکێتی نزیکە بێتەوە لە سی حوزەیرانی ساڵی باڵێن چەند ساڵێک پێشەسەین ساڵی 2013 کاتێکە ماوەی سەرۆکایەتی سەرۆکی درێژ کرایەوە زەربەیەکی زلەیەکی گەورەی خوا لایەن جەماوەرەوە کە بریتی بوو لە دەرەنجامەکانی 21 نۆ کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو کە زۆرێک بە تایبەتی لە هەولێر بە پلەی یەکەم کە خەڵکێکی بەرچاو ئەمەی قبوڵ نەبوو دووەم ئەمێنێتەوە سەر نزیکبوونەوەی 29 چواری پارتی و گۆڕان بە تایبەتیش کە لە حەفەی چوارە ڕێکەوتنامەکەیان بە ئاشکرا ڕاگەیاند و دواتریش لە 29 چوارە بە شێوازێکی زۆر پەلە پێوە دیاری نزیکبوونەوەیەکی تەواو لە نێوان گۆڕان و پارتی تر گەیشتە ترۆپکەوە و کە لەوێ پەرلەمان دروست کرا و دەسەی سەرۆکای هەڵبژێرا یەک ڕۆژ پێش هەڵبژاردنەکان لەوێدا دوای ڕۆژ دواتر ڕۆژ هەڵبژاردنەکان گۆڕان بەشێک لە باجی ئەو نزیکبوونەوەیدا کە لەگەڵ پارتیا بۆ پێم وایە ئەم نزیکبوونەوەی ئێستای گۆڕانیش دواتر دەرەنجامەکانی باشتر نابێت لە بەرژەوەندی گۆڕان بەڵاتە دکتۆر بمبورە ینی لە دوای سی حوزەیرانەوە تقریبا ساڵێک و 4 مانگ 5 مانگەکات لەم ساڵ ینی لەم 16 مانگەیە یەکێتی دوو نمونەی زۆر زەق و دیاری بە چاوی خۆی بینیوە یەک ئەو لە پارتی لە بەرژەوەندی پارتی ئیشی کردووە وەکو خۆت جەماوەر زلەیەکی لێ بەخەبەریە ناوەتەوە و لە دووهەم جارە گۆڕان لە پارتی نزیکە بێتەوە جەماوەر دیسان سزایە داتەوە کەواتە یەکێتی ئێستا بۆچی خەمیەوەیەتی ئەم اتفاقیە نەک هەڵبۆشێتەوە بەڵکو سەر لە نوێزین و بکرێتەوە بە
خاڵی جیاواز بنووسێتەوە واژۆ بکرێت. پرسیارێکی زۆر منطقیە ئەوە پەیوەندی بەوە هەیە کە ئێستا پارتی ممارەسەی کارێکە کا مبارەسەی پێدانی کۆمەڵێک بەرژەوەندیە کا بە بزوتنەوەی گۆڕان لەسەر حسابی یەکێتی ینی بۆ استیفزازە تۆ پێ وایە؟ بەڵێ من پێم وایە نەک بۆ استیفزازە بۆ کەمکردنەوەی ڕۆڵی یەکێتی بە شێوەیەکی زۆر ئاشکرا. من ئەوەلیە گەڕێم کە ئایا مە حەقە پارتیەکیان ناحەقە، بەڵام کاتێک کە ڕێکەوتنامەیەکی استراتیژی هەیە لە بینی یەکێتی و پارتیە یەکێتی ئەوێ بگەڕێتەوە بۆ ئەو ڕێکەوتنامەیە، بەڵام بەو شێوازەی کە پێویستەکە هەبێت. لە ئێستا زیاتر لە هەموو کات بە بڕای من پارتی احتیاجی زیاترە بە گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی استراتیژی، چونکە لەبەرەوەی هەڵوێستی یەکێتی و پارتی جیاوازە بەرامبەر کۆی پرۆسی سیاسی لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکەیە. تەماشاکە لە نێو کوردستانە یەکێتی پێی خۆش نییە پارتی لەسەر حسابی ئەو کۆمەڵێک دەستکەوتی گرنگی یان پۆستی گرنگی و یان مەکانەی حساس و گرنگی داوە بەلایانی تر، لەبەرەوە یەکێتی بە ئەمی پێقبوڵ نییە ڕەنگە گرفتێک بۆ پارتی دروست بکات لەسەر ئاساسی لەسەر ئاستی عێراق تەوەجوهی سیاسی زۆر ئاشکرا هەیە لەوەی کە جیاوازی هەیە لە نێوان تەوەجوه و تێڕوانی سیاسی پارتی زۆر بە ئاشکرای بین لەگەڵ یەکێتیە بۆ هێزە سیاسیەکانی عێراق بۆ پرۆسی سیاسی حتا بۆ بەشداریکردنیش لە حکوومەتە هەردیسان گرفتێکە بۆ تا ئێستا شەو گرفتە بەردەوامە. لە هەمان کاتە بەسەر ئاسی دەرەکی ئەوە زۆر بە ئاشکرا دیارە کە دوو جەبهەیە و دوو بەرەیە کە لەسەر ناوچەکەیە دروست بوون لەسەر ئاسی ئیقلیمی یەکێتی و پارتی هەڵوێستیان بەرامبەر بە دوو جەبهەکە و دوو بەرەکە جیاوازە. بۆیە پێم وایە پارتی ئێستا احتیاجی بە نزیکبوونەوە هەیە لەگەڵ یەکێتیە باشتر لە جاران، چونکە ئێستا ئەو بۆ خۆی مسۆگەری پەیوەندیەکانی کردو باشترین بەڵگە بەس بۆی بیسەلمێنم کە بەڵێ ئەوە باشترین بەڵگە بۆ احتیاجی هەموو یعنی پارتی بە یەکێتی ئەو نزیکبوونەوەی چوار فرۆکسیۆنەکەی لە نێو پەرلەمانە کە تەنانەت پەرلەمانی کوردستان بە ناوی پەرلەمانی کوردستانەوە کە ئەمە شتێکی زۆر تایبەت و تازەیە بەیاننامە دژ بە یەک فراکسیۆن دەرەکە کە فراکسیۆنی یەکێتیەکە، ئەمە بەڕاستی شتێکی غەریبە. دواتریش هەر چوار فراکسیۆنەکە دێن بەتەنها بەسم کۆمەڵ وێگرتو و گۆڕان و پارتیە یەک بەیاننامە دەرەکەن بەرامبەر بە یەکێتی. ئەمە ماناکەی لەوایە کە یعنی بەدەر لە هەر شتێک احتیاجێک هەیە بۆی کە یەکێتی بێتەوە ناوەواتە تۆ پێ دوایە یەکێتی خراوەتە سوچێکە و هەموو لایەنەکان بەرامبەری وەستاون هەر بۆ یەکێتی ئەوێت لەو سوچە بێتە دەرەوە باشترین کەسیکە ڕێکەوتنامی لەگەڵ بکاتەوە پارتیە بە دڵنیاییەوە تا ئەم ساتەش نزیکی یەکێتی و پارتی نزیکی یەکێتی و پارتی تا ئەم ساتەش ئەوە خوازێک کە ڕێکەوتنامی استراتیژی هەموار بکرێتەوە لە بەیان، بەڵام ئەوەی کە باس بکەینەوەی کە زەرمەند دەبن یان زیانمەند دەبن ئەوە پەیوەندی بە شێوازی هەموارکردنەوەکەیە، یعنی چۆن ئەم دەقانە با بڵێن گۆڕانکردنەوە وڵات بۆی قسە لەسەرەوە بکەین ئەبێت چۆن بێت. مەوەسا ئەحمەد من دێمەوە لای تۆ، یعنی یەکێتی و پارتی لە ماوەی ڕابردوودا چەندین کۆبوونەوە و دانیشتنیان کردووە بە ئاشکرا و بەنهێنی بۆ ئاساییکردنەوەی ئەو زمانە زبرەی و بۆ چۆن بڵێ خاوکردنەوەی ئەو ململانی لە نێوانیانە هەیە، هەر لەسەر ئاسی قاعیدەی جەماوەریان تاگاتە کادری پێشکەوتو تا پەرلەمانتار و بەرپرس و سەرکردایەتی و مەکتەبی سیاسیش، ینی تەنها شتێک کە بە واضحی دەرکەوت بێت ڕەنگە لە نێوان کەسی یەکەمی حەزبەکانە بە ئاشکرا دەرنەکەوت بێت. قسەکەی من ئەوەیە لە ئێستا لەگەڵ 2007 زۆر جیاوازە، هەم لە ڕووی هۆشیاری کادرانی دوو حزبەکەەوە و هەم لە ڕووی دۆخەکەشەوە کە تۆ لە 2009 ئۆپۆزیسیۆنێکی کارا و بەهێز دێتە ناو بە سێ باڵەوە، ینی چۆن بڵێ کار لەسەر تەواوی کایەکانەکەن. ئێستا یەکێتی و پارتی دیسانەوە ئەم ڕێکەوتنامەیەکەن و پێت وایە بە واژۆکردنی ڕێکەوتنامەیەک لە نێوان مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی ئەو زمانە زبرەی لە نێوانە هەیە خاو بێتەوە ئەوان بڵێن بەسەر چاومادامەوە ڕێکەوتنەوە ئێمە بێدەنگەبین. چەند لایەنێک کە پرسیارەکەی بەڕێز یەک حقەتی مێژووی هەیە لەوە دێمەوە داخل دەبن. حقەتە مێژوویەکە ئەوەیە لە ساڵ 1960ەوە کە شۆڕشی ئەیلولی هەبوو تا ئێستا هەر هێزێکی کوردی لە پارتی نزیک بوو بێتەوە هێزە بووکاوەتەوە. ئەمە نەریتێکی تاریخی ئەوەی لەسەر بەرگی گۆڤارەکەتان نووسی بوتان ببوورە گۆڤاری لەڤین نووسی بوتان دیوەخانەکەی پارتی هەر کەسێک بچێتە ناوی سوتێنێ بێگومان ئەمە حقەتی تاریخیەوە سەرچاوی گرت. تۆ بۆ سەلماندنی هەموو دیادەیەکی سیاسی پێویستی بە بەڵگەی مێژوویە. مەسەلەن نزیکبوونەوەی حزبی شوواعی لە پارتی دموکراتی کوردستان کە یەکێک لە جەمسەرە گەورەکانی ململانی سیاستکردن بۆ لە عێراق و کوردستاندا لە پەنجاکانەوە لە چلەکانەوە تاقوەوە پارتی پوکانیوانێ لە دوایەوەی کە لە بەری جووت و دواتریش و گرنگەوەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەو پاتە بچووکانی کە لە پارتیەوە نزیک بوون. دو ئەزممویش بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئەزممونێکی موفق نەبوو. هاوپەیمانێتی گۆڕان و پارتی هاوپەیمانێتی پارتی و یەکێتی دوو هاوپەیمانێتی زۆر ناتەندروست و نامۆفق بووە و هەردوو هاوپەیمانێتەکە لە بەرژەوەندی پارتی دموکراتی کوردستانە. بەسەرنجێکمەیە لە قسەکانی هاوڕێم
پێویست ناکە ڕێکەوتنامەی استراتیژی هەموار بکرێتەوە پێویست ئەکا کار بکرێت لەسەرەوەی شتێک نەبێ ناوی ڕێکەوتی استراتیژی بێت چونکە تا ڕێکەوتی استراتیژیە بێ مەترسی پێکەوە کۆبوونەوەی هێزە سیاسەکان نییە دەبێت ئێمە گەشە بدەین بە هۆشیاری سیاسی هێزە سیاسەکان لە دەرەوەی ڕێکەوتی استراتیژی پێکەوە بتوانن کۆتایی بۆ ململانیان پێت وایە بۆ ئەمڕۆی کوردستان جێبەجێکردن و بەدیهێنانی ئەم شتە شێوەیەک لە شێوەکان عەزیزم ئەم بەراوردکردانە هەمیشە تۆ بڵێ پێت وایە ناکرێ دۆخی کوردستان وایە نە بە پێی پێدراوەکان ئەوەی لەبەردەستە بەپێی ئەو واقعیکە هەیە فعلا واقعیشی باش نییە بۆەوەی کە دیموکراتیت بە ئاراستە سوشتێکی خۆیان بڕوە بەڵام نابێ یارمەتی ئەمانش بین یارمەتی ئەم فکرانە بین گەشە بکەنەوە جاری شتت لیانی لەژێر مەسلەی ڕێکەوتی استراتیژی ئیتر سێلایەنە دوولایەنە چوارلایەنە چونکە کۆتایی بە هەموو شتێک دێ ئێمە لە 2007 تا 2013 باجی ئەم شتانەماندا انتخابات بەهای نییە پۆستە حکومەکان بەهای نییە هیچ شتێک بەهای نییە تیا ناتوانێت ئەوە بکە مەسلەی ئایا ڕێکەوتی استراتیژی کۆتایی بە ململانی پارتی و یەکێتیەنێ نەخێت تا ئەم نخبە سیاسی کە ئەم دوو حیزبە بەڕێوە بن لە مەکتەبی سیاسی پارتی و یەکێتیە بمێنەوە کە هەر ئەش بێنەوە ململانی پارتی و یەکێتی واقع هەر ئەمێنێتەوە چونکە ئەگە سەرنج بی لە ئەو کاتانەی کە ڕێکەوتی استراتیژی کاراوە ئیشی پێکراوە ئەم دوو حیزبە لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدار بوون هەموو پۆستەکانیان دابش کردووە بەڵام ئەم دوو حیزبە ڕاستە لە میدیای فەرمیان خۆیان لە یەکتر بەتاڵ نەکردوێتەوە بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتەکانە پڕ بووە لەو ململانیە تونە زۆر ناشردنەی کە مرۆڤ بێزەکاتەوە دۆ حیزبی حکومڕان لە هەرێمی کوردستان بەم جۆرە ماوە لەبەرەوە ئەمە کەلتورە تۆ ناتوانانی کەلتور لە نێوان لە ناو ئەدەبیاتی سیاسی کەلتوری ململانی و یەکتر شکاندن لە ناو ئەدەبیاتی پارتی و یەکێتیە لە ناوبەری چونکە ئەمە واقعەکە هەر هەیە و درێژیشە بێتوانێ و بە تایبەتی دۆخی یەکێتی یارمەتیدەر نییە بۆ ئەوەی کە جارێکی تر سەرکەوتوو بێت لەوەی ڕێکەوتی استراتیژی هەموار کاتەوە بۆەوەی کە بۆ یارمەتیدەر نییە ئایا و قسەی ڕاستە ینی ڕایەکەی ئەوترێت یەکێتیەکەی 2007 یەکێتیەک بووە ئەگەر لە پارتی زیاتر نەبوو بێ هاوشانی پارتی بووە بەڵام ئەو یەکێتیە ئێستا دوایەوەی کە بزوتنەوەیەکی گەورەی لێ جیابێتەوە ئەو یەکێتیە نیە بۆیە لاوااستر ئەچێتە ناو وەسڵ چەند هۆکارێکە یەکێتی 2007 لە هەڵبژاردنی 2005 یەکێتی نیشتیمانی کوردستان 25,000 دەنگی لە پارتی زۆرتر واتە لە ڕووی قاعدەی جەماوەریەوە لە پارتی زۆرتر بووە لە ڕووی پەیوەندی لەگەڵ وڵاتانی هەرێمیەوە یەکێتێک بە تاڵەبانیەوە یەکێتێکە زۆر جیاوازە لە یەکێتێکی بێت تاڵەبانی یەکێتیەکی بە تاڵەبانیەوە توانیوێتی کاریگەری لەسەر سیاسەتی دەوڵەتی مرکزی لەسەر کۆماری ئیسلامی ئێران هەبێت کە ڕێژی سیاست دەکە بەڵام یەکێتی ئێستا چۆنە یەکێتی بە ڕسمی چەند باڵێکە حزبی لێجیا بۆ تۆ یەکێتێکی بێت تاڵەبانیە و یەکێتیەکە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە بەپێی لەم خاڵەشە لەگەڵ هاوڕێماجیامەوە من پێم وانە گەلە کۆمەچێ بوو بێت ئەوەی کە ڕوویاوە لە هەرێمی کوردستان وەکو ئەدەبیاتی یەکێتی ئەڵە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کورد ئەوەی استحقاقی انتخابی 21 نۆی 2013 بووە کە یەکێتی بەم حەجمە کورسەکانی پەرلەمانی هێنا و پۆستەکانیشی بەو شەوە بووە کە من پێم وایە ڕەنگە زیاتریش بوو بێت لەو پۆستانی کە پێی دراوە کەواتە یەکێتێک بەم پارتیش آخر دیسانەوە لێرە تۆ ینی بە شێوەیەک لە شێوەکان ڕێیەکی خۆت ڕەدەکەیتەوە ینی پارتی ئەڵێت ئێمە لەبەر بە خاتری بوونی ئەم ڕێکەوتنامە استراتیژیە لە زۆر شتی خۆمان بۆ یەکێتی خۆش بووین کەواتەوە پارتی نییە کە تەنها قازانجی کردو لە زۆر شوێن پارتیش زەرمەند بووە ئەزین چۆنە قازانجکردن لە مەسلەی سوڵتانیە خۆ ئەگەر بێ باز لە پۆستەکان بکەی لە 2007 تا 2013 پارتی یەکێتی بەپێی بە ئەندازە یەکتر پۆستیان بەس بەپێی کارابوونیانە لە ناو حکوومەتە ئەو شوێنانەی کە گرنگن و سیاست ڕەنگڕەژەکە لە هەرێمی کوردستانە پارتی نوێنەرایەتی کردووە یاخود یەکێتی بێگومان پارتی دموکراتی کوردستان نوێنەرایەتی کردووە چ لە فایلی نەوتابێ لە هەموو شتێکا بێ پارتی کۆنترۆڵی کردووە ینی یەکێتیەکان کە لە حکوومەتە بەشدار بوون بە ئاشکرادان بەوەدا ئەنێن ئەوان هاوبەشی حکوومەت نەبوون نەتوانای بڕادداریان نەبوون هیچ شتێکیان هەبووە خۆشیان دام بواقع سپاس دەکەم دکتۆر من ینی بە لە بەرچاوگرتنی قسەکانی مامۆستا ئەحمەد دیسانەوە لەسەر چەند فایلێکی تر قساکەینەوە یەکێک لەوانە ئەڵێت ینی تۆ قسەت لەسەرەوە کرد ئەبێ ئەم ئیتیفاقیەتە چۆن هەموار بکرێتەوە خاڵەکانی ناویچی من ئەمە جاری ڕای تۆ بزانم تۆ پێت باشە ئەم ڕێکەوتنامەی نێوان یەکێتی خاڵێکدا بنرێت و کۆتایی بێتەوە ینی کۆتایی بێت یان
هەموار بکرێتەوە و هەربوونی هەبێ جارێ با ڕای تۆ لەسەر تەماشاکە ئەو پەیوەندی بە دۆخی ڕێکەوتنی نێوان هێزە سیاسەکانی تر هەیە ئەخر ئێستا مەسەرەن تۆ ناتوانانی بڵێ نابێ ڕێکەوتن یان من ناتوانم بڵم نابێ ڕێکەوتنامە لە نێوانی یەکێتی و پارتیا هەبێ لە کاتێکە هەمان شغلی ڕێکەوتنامەکە بەس ڕەنگە بە نووسراویش نەبێ یا ڕەنگە ئاشکراژ نەبێت لە نێوان پارتی و گۆڕاندا هەبێ بۆ نمونە بە تایبەتی بۆ مەسەلەی بەڕێوەبوونەوە هەموو ئەوان بە ئاشکراوەزانن لێرەیە ئەو شێوە ڕێکەوتنەمە دیارەکە لەسەر شێوە ڕێکەوتنامەکەیتە من ئەگەڕێمە بۆ قسەی کەمە بەسم بوو بیکەم ئەویش ئەوەیە شێوەی هەموارکردنەکە دەریەخاکە ئەم ڕێکەوتنامەیە ضرورەیانە ئێستا یەکێتی و پارتی جۆرێک لە جیاوازی لە ڕوئیا و تێڕوانینە هەیە ئەم جیاوازی ئێستا دەسی پێ نەکردووە ئەم جیاوازی ئەین ڕێکەوتنامی استراتیژی بەرەنجامی چییە بەرەنجامی شەڕێکی ناوخۆی گەورەیە لە کوردستانە بۆ زەمانێکی زۆر ئەو شەڕ ناوخۆیە بەرەنجامی ئەو ناکۆکیە کە تا ئێستاش بەردەوام لە نێوان قاعدەی یەکێتی و پارتیە ئاخر لەگەر لە داهاتوویەکە ینی ڕێکەوتنامەیەکی ئاو شێوە نەبێ ڕەنگە هەمان شت باشتێکی تر بڵێیت باشتێکی تر بڵێ ئێستا لەم قۆناغەیە ئەو ناکۆکیانەی کە سەری هەڵداوە خۆبەر هەمیم قۆناغە نییە باش چ زمانێکەیە چ گەرنتیەکە یەکەم ئەم ناکۆکیانە زیاتر نەکە بۆ هەندێک شتی تر سەر نەکێشێ بۆ هەندێ بابەتی تر یعنی بێ بە حەقیقی بە وردی تەماشایان بابەتە بکەین باشە ئێستا ئەم یەکێتیکە ئێستا ئەوێ ڕێکەوتنامەی استراتیژیە بێ تەمەن ینی دواتر وەڵامی و پرسیارە دێمەوە کە من لەگەڵەوەیان بەبێیان ئەم یەکێتیکە ئەبێ ڕێکەوتنامی استراتیژیەکە ئەو پارتیە هەبێ ینی لەکووا ئەم جۆرە ڕێکەوتناناکەین لە چه جونگەیەکی ئەم حکومڕانیەکەین من پێم وایە قاعدەی یەکێتیش لە قۆناغی ڕابردووە قاعدەی یەکێتیش و بەشێک لە قاعدەی پارتیش بڕوای بەم ڕێکەوتنامە استراتیژیە نەبووە لەگەڵ یەکێتیە لەگەڵ پارتیە یعنی لەگەڵ یەکتریە بە تایبەتی لە ناو یەکێتیە ناڕزایەکی گەورە هەبوو حتا لەسەر ئاسی قیادەش سەبارەت بەم ڕێکەوتنامەی استراتیژیی یەکێتی و پارتی بەڵام لەبەرەوەی لەسەر یعنی بڕیاردانەکە لە بڕیاردانی لە دەسەڵاتی ئیمام جەلال و کاک مەسعودا بوو ئەوان بۆ ئیلتیزامکردن بە قیادەوە ئەم ڕێکەوتنامەیە قبول کرد بۆیە من پێم وایە ئێستاە پێم وایە زەمەنی ئەو ڕێکەوتنامەیە بەو شکڵی کە لە ڕابردووە بۆ بەسەر چووە ئەوەی کە ئەمێنێتەوە ئایا ئێمە ڕێکەوتنامان پێویستە بەم شێوەیە یان دەستکاری بکرێ من پێم وایە هەردووکی شتێکی سروشتیە چکە دوو لایەنی سیاسی ئازادن لەوەی چی پارتی و گۆڕان یەکێتی و گۆڕان یەکێتی و پارتی ئیسلامیەکانی هەر کەسێکی تر ئازادن لەوەی کە ڕێکەوتنامەیە لەگەڵ یەکتری هەبێ مەشتێکی زۆر سروشتی سەبارەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وتری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و قاعدەی جەماوەری هەردوو حزبەکەش ینی ئەزمونێکی تاڵیان لەگەڵ ئەم ڕێکەوتنامەیە هەبوو ئەم ڕێکەوتنامەیە ڕێکەوەکو خۆ و ڕێکەوتنامەی دابشکردنی دەسەڵاتەکان بووە بە یەکسانی دابشکردنی پارە و داهاتی ئەم وڵاتە بۆ بە یەکسانی دابشکردنی پۆستەکان بۆ کەوکو ماوە ساحمەد وتی لە زۆربەی شوێنەکانە یعنی یەکێتی شیایدا مەغدور بووە بە یەکسانی گەر بۆ نمونە ئێمە جێگری سەرۆکی هەرێممان هەبووە بەڵام سەرۆکی هەرێم لێرە نەبوو ئەو ڕۆڵی نەبووە کەواتە ڕێکەوتنامەیەک بۆ ئەبێ وجودی هەبێت باشە ئەخر قسەکە لەسەر شکلی وەکوتم جارێکی تێڵم لەسەر شکلی ئەو ڕێکەوتنامە ینی چی لە مەحوا و لە جەوهەری ئەو لە محتوا و لە جەوهری ئەو ڕێکەوتنامەیەکە کە با من یەکشت بە جەناب بدەم ئێستا ئەگەر ڕێکەوتنامی استراتیژی با بڵێن بمێنێ گرنگەکە ئەوەیە تۆ مەسەرەن جەنابەت دەڵێ خەڵکێکی زۆر بێزارە لەم ڕێکەوتنامەیە باشە زۆر باشە قبوڵە بەڵام ئێمە ئەوانەی کە بێزارن هەر بێزار خەڵک بێزار لە ڕێکەوتنامە تەنانەت ئەوەی ئەوترێت لە نێوان گۆڕان و پارتیشەیە باشە کەواتە با لێگەڕین کۆی پرۆسی سیاسیە چۆن ئەویسترێەوە بە بڕوای جەنابەت حکوومەتی هەرێم و پەرلەمان پێکە هات ئەگەر ڕێکەوتنێک لە نێوان پارتی و گۆڕان یەکمان لە دەرەوە ڕێکەوتن پاشان پەرلەمان کەواتە ئەگەر ڕێکەوتن لە نێوان پارتی و گۆڕانە نەکرایە 29 چوار پەرلەمان پێکە هات بەدڵنیایەوە نەخێر بەڵام ئایا ڕێکەوتنامەکە لەسەر حسابی خەڵکە یان ڕێکەوتنی نێوان دوو حیزبە ئەگەر لەسەر حسابی خەڵکەوە شتێکی زۆر خراپەوە بێ بە زووترین کات ئەو ڕێکەوتنامەیە نەهێڵێ بەو شێوەیە هەموار بکرێت کە لەسەر حسابی بەرژەوەندەکانی خەڵک بێ بەڵام ئەگەر ڕێکەوتنی ئاسایی نێوان دوو لایەنە بۆ دروستکردنی گوتارێکی هاوبەش سەبارەت بە کۆمەڵێک مەسەلەی گرنگ زۆر ئاساییە و من لەو نقطەیە لەگەڵ مامۆستا ئەحمەدا متفقم لەوەی کە ئەڵێ لە ماوەی ڕابردووە سەرجەم ڕێکەوتنامەکانی یەکێتی و پارتیوە ئەو ڕێکەوتنامەشی کە لەگەڵ گۆڕانی هەیەتی هەر لە بەرژەوەندی پارتیە بە بەڵگەی بە نەکبەتیەکی سیاسیش ناوی بە ئەوەی کە هەر کاتێک ئەم ئەو بەڕێزانی کە لە ڕێکەوتنە ئەو دوولایانی کە لەگەڵ پارتیا لە ڕێکەوتنا بوون تەنها شکڵیان پێسپێراوە بەڕێوەبردننی حەقیقیان پێ نەسپێراوە ئەتوانی پێم بڵێ ئەو وەزارەتانەی کە بەدەست یەکێتی و بەدەست گۆڕانەوەیە لە نێو حکومڕانیکردن لە دوای ڕێکەوتنامی استراتیژی لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە دوای بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن لە حکوومەتە ئەتوانن چەند لە جەوهەری قەراراتی استراتیژی پارتی بگۆڕن پێم وایە کەسیان ناتوانن وەڵامێکی حەقیقی ئەمە بنەوە نەیەکێتی نەگۆڕان گرفتەکە لەوایە
گرفتەکە وای هەم یەکێتی هەم گۆڕان ئەم حقیقەتە ئەزانن کە پارتی لە ڕێکەوتنامەیە بەشداریان پێکات تەنها وەکو شکڵ بەڵام خۆیان نایەن پێکەوە ڕێکەوتنامەیە بکەن کە جەوهر لە بەڕێوەبردنی دەسات لە هەردووکیان هەبە بووە هەردووکیان ینی یەکێک لە خیتابە یەکێک لە دروشمە و قسە زۆر گەورەکانی گۆڕان لە مەرحەلی ڕابردووە ئەوە بوو کە یەکێتی چۆتە ژێر ئیرادەی پارتی وە لە ژێر ئیرادەتی کاکە ئێستا بۆ قوبوڵیەکەن هەردووکتان بە هەمان نەهەج بن چی یەکێتی و چی گۆڕان وەرن بتوانن لە جەوهری بڕیارەکانی پارتیا بەشدار بن بزانم متوانە شیاو بکەن ناتوانن یان ئەوە تا سحرێکی گەورەی پارتی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دوولایەنە کە پێم وایە بە تایبەتیش لەلایەن کەسی یەکەمەوە ئەو بە تایبەتی یاخود ژیریە لە سیاستکردنە بەدڵنیاییەوە ژیریە لە سیاستکردنە خۆ پارتی من کاڵم سحرێکمە بەزم سحرێکی سیاسیە پارتی زۆر بە ژیرانە زۆر بە حەکیمانە مامەڵی کردووە لەگەڵ یەکێتی والێ کرد ئەم پارتیە ژیرە ئەم پارتیە گەمەکەرە ئەم پارتیەی کە عاقلانە ینی ئیدارەی تەواوی کایەکانی ناو حزبەکەیەدا وەکو حزبێکی مرکزی لەسەرەوە تا خوارە چی ینی لەسەرەوە چی بووتێ لە خوارەوە جێبەجێکرێت ئێمە مام جەلالمان هەیە وەکو مەوەستا ئەحمەد قسەی دەسەکرد مام جەلال سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆەوە لە میدیاکانی دەرەوە من ئێستا گەر تەرجمەی ئەو دەستەواژانەی بۆ مام جەلال بەکارهێنن ینی وەکو زیرەکی کەسێکی زیرەک ڕۆژهڵاتی ناوەڕاست بەڵێ بزە بدڕەنگە لای خۆمان بە نەوعێک وەربگیرێت ینی ئاوا بووە اینجا اتفاقێکە واکەوتوتەوە بەڵام ئێستا مام جەلال غائبە لە سیاستکردن من ئەتوانم و ئەوتێ لە ناو یەکێتیە مامۆستاش ئاماژەی پێدات ینی پارتی خۆشی وتوێتی ئەڵێ ئێمە نازانین لەگەڵ کێ قسە بکەین ئەم جارەی ئەتفاقێکە چۆنەکەوێت زانی ئەو نەرمینوانەی مام جەلال بۆ پارتی وە قوبوڵکردنی ئەو نەرمیە ژەلایەن قاعدەی یەکێتیەوە هۆکارێک بوو لەوەی کە با بڵێن پارتی زیاتر بێتە پێشەوە لە مەسەلەی یان زیاتر سوودمەند بێت لە مەسەلەی ڕێکەوتنامەی استراتیژی بەڵام ئەو نەرمینوانە لە پێناو چیا بۆ ئەمە گرنگە یعنی بەدڵنیاییەوە لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەگەر نەرمینواندنی پارتی نەبووایەوە من ئێستا من مەبەستم نەرمینواندنی مام جەلال و یەکێتی نەبووایە ڕەنگە گرفتی گەورەی ئەمنی و سیاسی و سەربازی لە کوردستانە ڕووی بدایە و من ئێستا پێم وایە ئەم حاڵەتە دووچاری پارتی بۆتەوە بە مانایەکی تێگە پارتی نەرمینە نوێنێ لەم قۆناغەیە ڕەنگە هەمان ئەو مەترسیانەی کە پێشتر لە نواندنی یەکێتیە ڕووی کردووەتە ڕووی ئەترسریا یان ئەترساین ڕوو بکاتە کوردستان ئێستا هەماشت ڕووباتەوە نازانم فکرەکەم گەیژیانە باشە لە پێشترە مام جەلال نەرمێکی بەرچاوی نوان بۆ پارتی لە پێناو ئەوەی کە ڕەنگە گرفتی گەورە لە کوردستانە دروست بووە ئەگەر ئەو نەرمینە نواندا ینی چۆن بڵێ تەنازولاتی کرد لەسەر حساب یعنی نەرمینوان و بەرژەوەندی حزبەکەشی بەس بۆ شتەکە بۆ ئەوەی هەندێک مەسایلی گرنگ لەوە پێت ئەمە یەک دوو ئێستا ئێمە لە تەمان لە قۆناغی ڕابردووە یەکێک لە هەڵە گەورەکانی یەکێتیەوە بووە کە زیاتر گرنگی داوە بە بەغدا هەرێمی تقریبان بە جۆرێک لە جۆرەکان مام جەلالیش بەجێ نەکتەنها مام جەلال یعنی حتا سوقل و وەزنی بەڵێ یعنی چوونی مام جەلالیشێک بوو لەوە کارەکان بەڵام وەزنی سیاسی کارکردنی ئاسی عێراقەوە داڕشتەوە بەڵام پارتی هەتا ئەم سادەش کە من و جەناب لەگەڵ دانیش و قساکەین ینی لەگەڵ ئەوایە کە ژیانمان لەگەڵ بەغدایە کاتیە ئێمە پێویستە ئیش لەسەر ناوخۆ بکەین ئەمە جیاوازی تێڕوانی یەکێتی بارتی بوو لە قۆناغی ڕابردووە ئەو نەرمی یەکێتی نواندی لە پێنا ئەوە بوو کە ترسی ئەوە هەبوو مەترسی گەورە لە کوردستانە دروست بێ ئێستا ئەو پارتی ئەبێ نەرمی بنوێنێ لەبەرەوەی گریمانە هەیە ترسی گەورە لە کوردستان دروست بێ ئەگە پارتی نەرمی نەنوێنێ بۆ یەکێتی پێشوانە بۆتەوە بەڵێ سوپاس دەکەم مەڵەستا ئەحمەد دێمەوە لای تۆ دیسانەوە قسە لەسەرەوە بکەین ینی دکتۆر ئاماژەی بەوە داوتی یەکێتی و بە تایبەت شخصی مام جەلال نەرمی نواندووە بەرامبەر بە پارتی بۆ ئەوەی دۆخەکە لەوەی کە هەیە ناخۆشتر نەبێت ئێستا چۆنە بێگە ڕێکەوتنامەیە کە بێت لە غیابی مام جەلال من وەکو خۆم هەموو جۆرە ڕێکەوتنێ لە نێوان هێزە سیاسیەکانە ڕێ ئەوەی پێوتێ ڕێکەوتی ستراتیژی ڕەدەکەم چکە بە کارەساتە جاریشتر هەموو شتێگە ژێڕێتەوەڵی خاڵی سفر ئەی گریمانە وای دێنێن ئەم دووشت هەیە ڕێکەوتن بۆ پێکێنانی حکومەت یا ڕێکەوتن بۆ قەزەیەکی سیاسی کاتی ئەمە شتێکی جیاوازە لە دنیا نەریتە بەس من نەمبیستوە لە مێژوودا لە هیچ دەوڵەتێکە ڕێکەوتی ستراتیژی لە نێوان دوو حیزبە هەبێت لە هەرێمیشی بچووکە لەسەر قەزەیەکی دیاریکراوە ئەم مۆدێلە پارتی وێشێتی دیاری هێناوە و تەنها کراسێکە بۆ قەد و باڵای ئەم دوو حیزبە ئەخوات بۆ قۆناغێک بۆ پینەکردنی قۆناغێکی دیاریکراوە پێویستە ئەم دوو هێزە کۆتایی بە ململانێ بێنن لەسەر بەرژەوەندی خەڵک ئەبێ ڕابێن لەسەر ئەم حاڵەتە ئەگەر هێزێک مەسەلەن ئەو بۆ چونانی کە پێی وایە ئەگەر بڵین پارتی خۆی پارتی حیزبێک ڕاستە لێزان بۆ لەگەمەکردنی سیاسیدا براوە بووە بەڵام حیزبێکی باش نەبووە
حزبێکی دیموکرات خواز نەبووە مشکلەی گەورەی گەشەنە سندنی دیموکراتیت لە هەرێمە ئەو ئەدەبیاتە تونەیە کە پارتی دیموکراتی کوردستان لە مامەڵەکردن لەگەڵ هێزە سیاسیەکانە پەیڕەویەکە پارتی من نادا بۆ پێکهێنانی حکوومەت یا بۆ گۆڕینی سیستەمی سیاسی بە شێوەیە کە لە بەرژەوەندی کۆمەڵگای کوردی بێ ڕێگا ئەدا بە دەستکاریکردنی سیستەمی سیاسی و داڕشتنی ڕێکەوتنەکان بە شێوەیە کە لە بەرژەوەندی خۆی بێ ئەمە گرفتە گەورەکەیە مەسەلەن بەڵام ئەو بیرکردنەوەش زۆر مەترسیدارە ئەگەر پێمان وا بێ پارتی نەرمی نەنوێنێ کەواتە کوردستان ڕوبەڕووی شەڕی ناوخۆ ململانی سیاسی پێشەوانە بوونەتەوە بێگومان بڵێ نەگەم تەنانەت میدیای یەکێتی نیشتیمانی کوردستانش کار لەسەر ئەماکە مەسەلەن تەنانەت ئەڵێ ئەگەر بۆ نمونە با بچووکی کەینەوە نمونونەکە ئەگە پارێزگاری سلێمانی بۆ یەکێتی نەبێت ئەوە زامنی ئەمنێتی سلێمانی ناکەین زۆر بەڕوونی وتویان لەم ستۆدیۆژ وت بەڵێ دەیان جات خوتویانەوە لە بەیاننامەی ئەنجومەنی ناوەندیشە هاتووە لە بەیاننامە ڕسمیەکانیشیانە هاتووە ئەمە زۆر خراپە ئەبێ ئەمە بوەستێنین چونکە هێشتا ئەم هێزانی کەوا بیرەکەنەوە ئامادەی ئەوان تایە کە وڵات ڕوبەڕووی قەیرانی گەورە بکەنەوە پارتی کردوێتی و سوودی لێبینیوە نابێشێتی بیکە کەواتە نابێشێتی ئەمە زمونە دووبارە بکاتەوە ئەم هەڕەشەیە یاخود ئەم بانگەشەیی یەکێتی گەر بەو شێوە بەناوی بین کە ئەمنیەتی سلێمانی گەر ینی ئەگەر محافظ لای گۆڕان بێت بەو شێوەیە نابێت یاخود مەترسی لەسەر دروستە بێت یاخود سەخامگیری دێتە ئاراوە ئێستا پارتی ینی لەسەر ئاسی جیاجیە ئاماژە بەوە داوە دانی پێدانی ئەڵێ گۆڕان شەریکێکی حەقیقیە تەنانەت باس لەواکەن ئەڵێ ئێمە بەغەڵەت لەوان تێگەیشتە بووین بەبوونی گۆڕان لە سەرۆکایەتی پەرلەمان لە وەزارەتی دارایی لە وەزارەتی پێشمەرگە تەنانەت باس لەواکرێت لە هەندێک جێگەت پارتی لە بەشی خۆشی خۆش بووە ئیدا بە گۆڕان هەنی تا ئەو ئاستە بینیان خۆشە پێت وایە پشت بکاتە گۆڕان و ڕوو بکاتەوە یەکێتی جارێکی تر ئەم خۆشەویستی نێوان گۆڕان و پارتی درێژە ناکێش خەو من لێرە نووسیوە خۆشەویستی ترسی کشانەوەی گۆڕان دیسان سەبەبێک نییە بۆی پارتی بێوێ لە یەکێتی خۆشەویستی زۆر بەڕوونی خۆشەویستی نێوان گۆڕان و پارتی درێژە ناکێشێ پەیوەندی بە خاڵێکی ئاسانەوە چونکە فەلسەفەی پارتی و گۆڕان بۆ حکومڕانی دوو فەلسەفەی جیاوازە دوو مەدرسەی جیاوازە من پێم وایە ئەوەی کە نەوشەدا مستەفا کردوێتی لە دوای سێ حوزێرانەوە یا بڵێن لە حەڤەی چوارەوە پینەکردنی دۆخی سیاسی هەرێمی کوردستانە تا ئێستا لە حەڤەی چوارەوە تا ئەمڕۆ کە حەڤەی دێ گۆڕان باجەدا قوربانیەدا بە ئەدەبیاتی بەڕابردووی بە سیاسەتی لە پێناو ڕازیکردی بە بێزاری و بێتاقاتی بە بێزاری تەواوی قاعدەی بزوتنەوەی گۆڕان و دەنگدەر و هەڵسوڕاوە دیارەکانی ئەم قوربانیدانەی گۆڕان وەکو هێندیشانەڵێن بەشێکی پەیوەندی بەوەوە هەیە کە خودی نەوشەڕەوە مستەفا قەناعەتێکی هەیە لە 4 ساڵی پێش هەڵبژاردننی 2013 ئەڵێن لە ڕێی زەبر و زەنگ و میدیایەکی تونەوە نەمانتوانی شت بگۆڕی بەڵکو لە ڕێگای ئەم تەکتیکە نوێیەوە لە نێو پەرلەمانی کوردستانە بتوانین دەستکاری هێندێ یاسا و پرۆژە یاسا بکەیت کە لە مەسڵەحەتی گەشەپێدانی سیستەمی سیاسیە بێت ئەگەر خاڵی دۆم بێت ئیشێکی باشی کردووە بەڵام بێگومان گۆڕان باجەکەی داوە و ئەشیدا بەدوامیشە بێت ئەو پشتگیریەی لە ناو حکوومەت بێت یاخود لە پەرلەمان بێت پەرلەمانتارەکانی پارتی بێت یان لە ناو حکوومەت بیان بەرپرسانی حەزبی پارتی بێت لە گۆڕانیەکەن هەست ناکەی دووهەم بێت پارتی لە هاندانی هاوپەیمانەکانی بۆ ڕایکردنی یا بۆ پەلچێشکردنیان زمانێکی خۆشی هەیە هەمیشە هاوپەیمانەکانی زۆر گەورەکات تا ئەو شوێنەی ئیشی پێێتی لە وشە دەربڕینەکەی بەڕێزت زیاتریش من لە سەرۆکی حکوومەتم بیستووە کە وتوێتی شانازی دەکەین بە وەزیرەکانی گۆڕان لە حکوومەتە تا ئەو حەددا و وەکووتم ئەم جۆرە زمانە زۆر لە ناو پارتیە ڕاهاتۆ لەسەری و مێژوویەکی وەمانی شەمیشاکەونە داوەکەوە بەڵێ هەمیشە ئەکەونە داواکەوانێ و کاتیشە ئەم وەکووتم ئەم خۆشەویستێکی کاتیە ڕەنگە نزیک بوو بێتەوە کۆتایی بەم گرێ بەستە هاوسەرگیرێ بێنێ لە نێوان گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان چونکە ناکرێت ینی مەسەلە ناکرێت گۆڕانێک کە هەموو ئەدەبیاتی خۆی لەسەر دژایەتیکردنی بنەماڵەی بارزانی یا لەسەر پیشاندانی وێنەی ئەم بنەماڵەیە وەکو مەترسی بۆ سەهرێمی کوردستان ئێستا بوو بنە عاشق و معشوق ئەمە مانع جەمع پێکەوە کۆ نابنەوە محاڵەتە من پێم سێرە هێزێکی سیاسی لە کوردستانە بیر لەوە بکاتەوە کە کوردستان پاک بێتەوە لە خیانەتکار
پاک بێتەوە لەو هێزانەی کە دژی بزوتنەوەی سیاسی کورد لە شوێنەکانی تری کوردستان دەوەستێتەوە پاک بێتەوە لەوەی کە کاتی کورد لەو هێزانی کە کاتی کوردی بۆ ململانەی سیاسی بەکاردێنن هاوپەیمانێتی لەگەڵ پارتیا بکەن هاوپەیمانێتی لەگەڵ پارتیا ناکرێت چونکە هەمیشە پارتی بە جۆرێک ئەوان بەکارێنێ کە خزمەت بەو سیاسەتە بکە کە پێشتر ڕەگی داوە ناکرێت تۆ مەسەرەن 5 ساڵ بە لای علامە بە پارتی دوو تبێت تۆ سیوێکی یابت کردووە گەریلا شەید کردووە هێزت هێناوە گومرگت دزیوە ئێستا لەگەڵ یابی من لە بزوودنەوەی گۆڕانە پرسم لە ماوەی 6 مانگ و 7 ڕۆژیان لە مشارەکەی حکوومەت و پەرلەمانی کوردستاندا چیان گۆڕی چ هەر دەستکاری چیان کردووە لەگەڵ پارتی دموکراتی زۆر باشە مامۆستا پێم بڵێن کاتم تقریبا بەرەو کۆتایی ڕات و نزیک بۆتەوە ئەمەوێت لەسەر خاڵێکی زۆر گرنگ قسە بکەم یەکێتی و پارتی کە دیسانەوە دێنەوە سەرخەت و باسی ڕێکەوتنامەی استراتیژیەکەن و بە ئاشکراش و بە نائاشکراش و ئەوەشی باسەکرێت لە مێدیاکانە ینی بینراوە لەسەر ئەرزی واقع یەکێتی لە ئێرانەوە نزیکە پارتی لە تورکیاوە نزیکە ئەم دوو دەوڵەتە ئیقلیمیە یاریکەرە فێڵبازە بەکارهێنەری ئەم برادرانە لە بەرژەوەندی خۆیانە چ ڕۆڵێکیانە بێت لەم مەسەلەیە پێت وایە ینی بە بێگەڕانەوە بۆ ئەوان اتفاقیەتێکی استراتیژی بوونی هەبێ یان گڵۆپێکی سەوزی ئەوانە کە یەکێتی و پارتی بە دژایەتیکردنی یەکتری ناگەن بە هیچ یەکەیەک پارتی یەکێتی بەبێ ئێران و تورکیا ناتوانن سیاست بکەن دوو مەدرسەیە لە کوردستانە سیاسەتی ئەم دوو هێزە تاقیەکەنەوە جاران تارمایەکانی ئێران لە میدیا کەمتر دەرەکەوتن بەڵام لە دوای 21ەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاشکرا دان بەوە دادنێ کە ئێران دۆستێکی قەدیری یەکێتی نیشتیمانی کوردستانە و پشتیشی پێدەبەستین و ڕۆڵیشی هەیە ئەکرێ یعنی من لە بەڕێزێت بپرسم سێبەری ئێران لە شوێی عێراق نایە ینی شوێنێکەیە لە عێراقا سێبەری ئێرانی بەسەریا و لوبنان و بەڵێ ینی ئێران سەرکەوتووترین دەوڵەتە لە دنیادا لە ناردنی پێگە ئەمنیەکانی خۆی بۆ وڵاتان و دەستگای هەواڵگیری دەستگای ئیطلاعات یەکێکە لە بەهێزترین دەستگا مخابراتەکان لە مێژوودا یعنی کە بە ئاسانی دەتوانێت سیاسەتی خۆی بەرێتە دەرێ کوردستان یاخو هەرێمی کوردستان بە بەردەوامی قوربانی دەری ئەو سیاسەتە خراپە بووە کە تورکیا و ئێران لە هەرێمی کوردستان جێبەجیان کردووە یعنی بە سیوێکی ئابیشەوە سیوێکی ئاب بەرهەمی ململانەی میت و ئیطلاعات بوو کە ئێمە وەکو کورد و پارتی یەکێتی باچەکەی ناکەم دوا پەیامت لەم بەرنامەیە بەنسبەت اتفاقیەتی ئومێد دەکەم ڕێکەوتنامی استراتیژی دووبارە نەکێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە نەرمتر لە ئێستا دەتوانێت سیاسەتێکی مۆفەقانە لەگەڵ پارتی پێڕەوکە و من داوا لە قاعدەی یەکێتی یەکەم و لە ئەنجومەنی یاوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کە ڕێگان نەدەن بە مەکتەبی سیاسی ڕێکەوتنی استراتیژی نە هەمووان بکرێتەوە نە ملبن بۆی کە وەکو خۆی بمێنێتەوە ئومێد دەکەم یعنی یەکێتی گەشە بەم سیاسەتیدا کە سیاسەتی سەلماندنی سەر بەخۆی ناسنامەی خۆیەتی بەڵام بەبێ ئەوەی بارگەشتی دروست بێ سپاس دەکەم زۆر سپاس دەکەم دکتۆر ڕێبوار من پرسیارێکم هەیە و دواتریش دوا پەیامت وەرەگرم ینی قسە لەسەر واکێ ئەوترێت لە خۆشت لە بەرنامەیترە لە دووجار بیر بکەرەوە چ لەگەڵ مامۆستا چ لەگەڵ جەنابەت قسەمان لەسەر دەستا و دەستکردنی دەسەڵات و دیموکراسی کردووە لە دنیای دیموکراسیەکە لە پایەسەرەکیەکان دەستا و دەستکردنی دەسەڵاتە لە نێوان ئەکسەریە ینی ئەگەر ئەکسەری هەر شوێنێک بێ سەر ڕای تێبینیەکان ئێستا لە ئێستادا زۆرینە پارتی و گۆڕان بوون بۆچی نابێت ڕێکەوتنێک لە نێوانیانە هەبێت و بۆ ئەبێ هەمیشە دیسانێکێتی بێتەوە سەرخەت لە ترسی ئەوەی وەکو ئەوترێت کە بینی پارتی و گۆڕان زیاتر خۆش بێت و زیاتر ڕێکەوتنامەکان قوڵ بێت مەرج نییە لە ترسیەوە بێ بەڵێ مەرج نییە بە هیچ جۆرێ و من وەکو وتیشم زۆر ئاساییە لە نێوان پارتی و گۆڕانی کێتی و گۆڕان و باڵێن لایەنە ئیسلامیەکان هەر لایەنێکی تر ڕێکەوتنامە پێشتێکی زۆر سروشتیە من بەشتێکی هەرگیز بە شتێکی مەترسیدارە نەزانانی و بە مەرجی ئەو ڕێکەوتنامەیە بۆ منە ڕێکەوتنامی استراتیژی هەموار بکرێتەوە یان ڕێکەوتنامێکی تر بە حتا ئەوەی کە باز دەکرا پەیمان هاوپەیمانی یان پەیمان نامەی شەرەف هیچ مشکلەیەکم نییە بە مەرجێ لە بەسە حسابی بەرژەوەندی خەڵک نەبێت نقطە سەری دەڕ ینی من هیچ گرفتێک یعنی لە ڕووی حیزبایەتی شەوە شتێکی وان نییە بڵێ ئەمە زۆر مەترسیەکە دوولایەن نزیکە بنەوە شتێکی وە لە
دنیای کاری سیاسیانی بەڕاستی زۆر ئاساییە بە مەرجی ئەوەی لەسەر حسابی بەرژەوەندی خەڵک نەبێ هەر ئەمە حاڵەتەکەیە دیێرەیە ئەمە بە گرفت نازانین بە هیچ شێوەیەک ئەوەی کە مێنێتەوە مەسلەی ئەو ڕێکەوتنامە استراتیژیە من پێم وایە ڕێکەوتنامی استراتیژی وەکو خۆی نەماوەتەوە دەمێکەوە کۆتاییاتەوە بە تایبەتیش لە زۆر بە زاقی لە حوتی سی 2010 کاتێکە شێوەی دابشکردنی شێوەی بەشداریکردنی کێتی و پارتی لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە تایەکێتی زەرێکی زۆری کرد بە تایبەتی بەهۆی کەوەی بە لیستی هاوبەش بوو و لیستە هاوبەشەکەشیان بەو شێوازە بوو کە دەنگەکانی یەکێتی نزیکی زیاتر نزیکی 130,000 دەنگێکی یەکێتی ڕۆژ لە هەولێر بە حکمیەوەی شێوازی بەژایکردنەکە لەو کاتەوە ئیتر کۆتایی پێ بە ڕێکەوتنامە ینی بە زۆرێک لە بەرگەکانی هاتووە من پێم وایە ڕێکەوتنامەی استراتیژی ئەگەر نەبێ یان هەبێ پەیوەندی بەوە هەیە ئەو ڕێکەوتنامەی دوو حیزبە بۆ پەیوەندی نێوانیان ئەمە شتێکی ئاساییە ئەگەر ڕێکەوتنامەی دوو حیزب بێ بۆ قۆڕکردنی زۆر جوبگە سەرەکیەکانی کۆمەلگا ئەوە شتێکی خراپە ئەوە کەواتە پێویستە بگەڕین بە شوێن شێوەی هەموارکردنەکە بە تەنها ئەوە ئەڵێم کە ئێمە لە کوردستانە ئەو حقیقەتە بێ بزانین کە هێشتا عەقڵێتی سیاسی کارکردن لە کوردستانە لە لای سەرجەم لایەنەکان نەگەیشتەوە ئاسەی کە یەکتریان قوبڵ بێ بە دەر لە ڕێکەوتن و بە دەر نزیکبوونەوەی هەمووان پێم وایە ئەوەی ئێستا دوو لایەن کە بەدەستی خۆیان لە یەکتر دوورخستەوە زۆر پێویستەکان نزیک بنەوە بۆی ئەم گەمە سیاسیە تەکمیلە بێ لە کوردستانە بە شێوازێکە لە بەرژەوەندی یەکلایانی دیاریکراونە بێ ئەو دوولایەنە بریتە لە گۆڕان و یەکێتی پێویستەکە گۆڕان و یەکێتی بە شوێن ئەو ڕێکەوتنێک لە نێوان خۆیانە مەرجیە نووسراو بێ بگەڕێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ڕێبوار کەریم محمود سپاس بۆ مامۆستا ئەحمەد میرار تان مامۆستای زانکۆبوون لێرە زۆرتان هەبوو سپاس بۆ زانیاریانە سپاس بۆ ئەو کاتێکە بە بینەرانی ئێناتیتان بەخشی لە ڕۆژی هەینیدا کەوتی ڕۆژی ئیسراحەتە بینەرانی ئەزیزم ئێرە NRTە ڕووماڵمان بەردەوامە بێت شاشەکە بەجێمەهێڵن سوپاس بۆ ئەو ستافە ئەزیزە کە ئەرکیان کێشاوە ئەمڕۆ لەگەڵمان بوون کاتێکی خۆش.